دووبارە سڵاوتان لەبێ عزیزان، من ڕێبینم لە پرۆگرامێکی تری ساڕژدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوامە بوو. لەم پرۆگرامەدا باسی بابەتی گرنگەکەین، باسی ددانی مناڵانەکەین. ئێمە کۆمەڵە مناڵمان هەیە کە خاوەن پێداویستی تایبەت. هەمیشە ئەڵێم ئەو مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بەڕاستی شا بەتاقەتی دایک و باوکیان لەلایەک ئاگایانە نەخۆشیەکەیان بێ، لەلایەک ئاگایان لە ددانەکانیان بێ. مناڵانەی کە ئۆتیزمیان هەیە، شەلە ڕووباعیان هەیە، هەروەها مناڵی داونن، ئەمانە دایک و باوکان چۆن ئاگایان لە ددانی مناڵەکانیان بێ. یاخود کاتێک کە ئەو جۆرە مناڵانە ددانیان تووشی هەوکردنێکە بێ، تووشی کلۆربوونیەکە بێ، چی بکەین بۆ منە بیبین لای کام پزیشک، چۆن مامەڵی لەگەڵا بکەین. چکە وەکە زانین مناڵێک لە بارێکی ئاساییە پزیشک بە زەحمەت دەتوانێت کە کارەکانی بۆ بکە. ئەی نەخواسە مناڵێک تووشی نەخۆشیەکی لەو بابەتە بووبێ. ئەمڕۆ ئێمە لەم بەرنامەیە تایبەتەکەین بەو جۆرە مناڵانە، پێیانەڵێن کە پێتانەڵێن کە چۆن ددانی ئەو جۆرە مناڵانە بپارێزن. کاتێک کە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت هەیە، دکتۆر چۆن ئیشی بۆکە، ئەو ڕێگایانە چین بۆ ئەوی مناڵەکە دکتۆرەکە مامەڵە لەگەڵ مناڵەکە بکە بۆ ئەوەی کە بە باشترین شێواز ددانەکەی بۆ چاک بکاتەوە یاخود دانەکەشی دەربێنێ. باز لەواکەن کە هەندێک لەو منداڵانە بەڕاستی تووشی سڕکردنی گشتێ بێ، یاکەوێتە بەنجعامەوە ئەنجا کاری بۆکەن. هەروەها هەندێک لە پزیشکەکان هەیە جۆرە غازێکیان هەیە کە ئەو غازە واکە ئارامیەک لای مناڵەکە دروست بێ بۆ کە ئارام بۆیەوە ئەو کە دکتۆرەکە ئیشی بۆکە. ئەو پرسیارانە کۆمەڵێک پرسیاری تر ئاراستەی میوانە بەڕێزەکەمانەکەین کە بەڕێزان پزیشکێکی پسپۆری ددانە لە بواری منداڵی خاوەن پێداویستی تایبەتدا لەگەڵمان بن، لەگەڵ دکتۆرە هەموو ئەو قساناکەین کە ئێواتانە ئەو پرسیارانەشی دەکەین کە ئێوە بەردەوام پرسیاری لێکەن. فەرموون. دووبارە سڵاوتان لەبێ عزیزان، ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە هاتوونەتە کلینکی پزیشکی دکتۆرە هاژە عەبدولکەریم کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕن، پسپۆڕی بواری ددانن بە تایبەت لە منداڵاندا. ئەمڕۆکە باسی ئەو کێشاناکەین کە لە ددانی مناڵە هەیە. باشە دکتۆرە هاژە خۆی پسپۆڕی هەیە لە بواری ددان لە مناڵە نەهۆروەها ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. کۆمەڵێک مناڵمان هەیە کە خاوەن پێداویستی تایبەتن، وەکو باسشمان کرد ئێمە چۆن لەگەڵیان بجوڵێنەوە، چۆن پێیان بڵین ددانەکانیان بپارێزن و کاتێک کە کێشەیەک لە ددانەکانیانە بێ چۆن دایک و باوکەکانش مامەڵی لەگەڵ بکەن. سپاس بۆ دکتۆرە هاژە. سڵاو دکتۆرە. سپاس بۆ تۆ. دکتۆرە پێم بڵێ حاڵت چۆنە لەگەڵ مناڵەکان؟ ددانیان ناڵەکێشن، چزانم ددانیان کلۆرە بێ؟ بدایەتەن ئێمە هەموو ڕۆژێ باشە لە کلینیکەکەمان مناڵانی تایبەت پێداویستی تایبەت دەبینین و مناڵانی نۆرمەڵ کەیس کێشەیەکیان نییە. لە تەمەنی یەک ڕۆژەوە ئێمە مناڵ سەردانیمانەکات تا 18 ساڵ. بەدەر لە مناڵی ئاسایی وەکووتمان مناڵی خاوەن پێداویستی تایبەتش لێرە چارەسەرەکەن. ئێوە چۆن مامەڵە لەگەڵ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتەکەن؟ بۆ نمونە مناڵێک ئۆتیزمی هەیە، ددانی کلۆر بوو، ئازاری ددانی هەیە، یعنی ئەزانین مناڵێکی ئۆتیزم مامەڵەکردنی ڕۆژانە لەگەڵی کەمێ زەحمەتە. ئێوە چۆن لێرە کاری لەسەرەکان و ددانەکەی چاکەکەن؟ ئێمە مامەڵەکردن لەگەڵ مناڵێکی نۆرماڵ یا تەبیعیە زۆر زەحمەتە. ئەنجاوەرە مناڵێک کە پێداویستی تایبەتی هەبێ، یان داون بێ، یان ئەو مناڵانی وە شەلە ڕووباعیان هەیە، یان ئۆتیزمە، یان فەرد حەرەکەیان هەیە. پێشەکی من یارمەتی دایک و باوک بۆ من زۆر گرنگە. باش. پێشەوەی مناڵەکە سەردانم کە زۆر زەرورە، زۆر گرنگە کە من دایک و باوک ببینم بۆی بزانم حاڵەتی مناڵەکە چییە و چۆن بۆی بتوانم مامەڵەی لەگەڵا بکەم. ئایا ئەتوانم لە کلینیکەکە چارەسەری بکەم یان ڕێگە بەرمە سەر سەرکردنی گشتی. یعنی بۆ نمونە بووە حاڵەتێک بووە کە بە بەنجی مۆزوعی نەیکەن و بە بەنجی عام بیکەن؟ بەڵێ، زۆربەی حاڵەتەکان پێویستن بە بەنجی گشتی. باشە دکتۆرە پێم بڵێ ئێستا ئەزانین کە ئێمە دکتۆری ددان ئەمەی لای خەڵک باوە بەڕاستی دکتۆری ددان هەمووی دکتۆری ددانە ینی. بەڵێ. یعنی ئێوە دکتۆرێکی ددانی تایبەت بە منداڵانن، یاخود بۆچی گرنگە ئێمە منداڵەکانمان ببینە لای دکتۆرێکی منداڵان، یعنی دکتۆرێکی ددانی تایبەت بە مناڵان؟ بەڵێ، ئێمە دوای ئەوی وە چۆن بڵێ تەخەڕوجەکەین یا دەرەچین لە کولیە مەشق و ڕاهێنانەکەین یان دیراسات دوای کولیە دیراساتی ماجستێر ئەخێنین لە بواری ددانی شیری. باشە. و مەشقێکی زۆرەکەین بۆ ماوەی 2 ساڵ بۆ 3 ساڵ چۆن مامەڵە لەگەڵ مناڵ بکەین وەگەڵ هەرزەکار.
لەو ڕۆژەی وا دگانەکە دەرەچێ دانی شیری تا 18 ساڵی فبۆیە زۆر گرنگە دکتۆری مناڵ تایبەت بێ. باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە زۆرجار دایک و باوکانێکن گرنگی ددانی شیری چییە لە مناڵانە و بۆچی دەبێت گرنگی پێ بدەین؟ بەڵێ ئەو پرسیارە زۆر گرنگە. زۆر دایک و باوک کە دێن سەردانی کلینیکەکەن ئەم دگانە کاتیە هیچ گرنگیەکی نییە خۆی هەر ئەکەوێ بەڵام وانە دانی شیری زۆر گرنگە بۆ تەندروستی مناڵ بۆ گەشە پێکردنی بۆ نوتقی بۆ زمانی بۆ قسەکردنی هەروەها ڕێگری ئەگرێ وەک چۆن بڵێ حافظ مەسافەیەەکە شۆن ئەگرێ بۆ دگانە هەمیشەیەکان فبۆیە ئەگەر دانی شیریەکەمان لە دەستدا پێش کاتی خۆی ئەبێ ئەو شوێنی دانەکە بگرین بۆ دگانی هەمیشەیەەکە. مناڵێک ددانی شیریەکەی تووشی کێشە بووە باشە دایک و باوکەکە یەکسەر ئەهێنە لای دکتۆرێکی ددان و ئەڵێت دانە شیریەکەی هەڵکێشە ئەمە چارەسەرێکی گونجاوە یەکسەر ددانی شیری لە مناڵ هەڵکێشن یاخود پێویستە شتی تایبەتتر هەیە بۆ حاڵەتە؟ بەڵێ زۆر هۆکار هەیە ئێمە ئەبێ بیزانی پێشەوەی وا قەرار بدەین کە ئەو دگانە هەڵکێشینیانە بەڵێ فەحز پشکنین زۆر زەڕورە ئایا ئەم تەمەنی ئەم مناڵە حکمەکە پێش تەمەنی 8 ساڵی و 7 ساڵی حەز ناکەین ئێمە دگانەکە دەرکەین. پێم بڵێ ئەگەر ددانەکە هەڵکێشی کاریگەری چییە لەسەر؟ وەڵی کاریگەریەکە بێ کە مشکلەی بۆ دروستەکە لە دواییە بۆ نەددانەکانی جێڕا بێ بەڵێ زۆر باش وەک چۆن بڵێن ئێستا دانە باشە دانەکان لێرە دانی هەمیشەیمان هەیە ئەگەر دای برێن ئەوە دانی شیری بێ بۆ نمونە دانی شیریە باشە کە ئێمە ئەم دانە شیریەمان دەرکرد چی ڕوودەدا ئەم دانە دەرنەچوو بێ لە تەمەنی 6 ساڵی دەست پێکە یەکەم دانی دائیمی یان هەمیشەی دەست پێکە دەرەچێت کە ئێمە ئەم دانە شیرینەمان دەرکرد و دانێک هەیە لە ژێری دانی هەمیشەیە هەیە لە ژێری ئەو دانە شیریە ئەم دانە هەمیشەیە کە دەرچوو شوێنی خۆی وەک چۆن بڵێ شوێنی خۆیەکە خوار دەرەچێ فشوێن نابێ بۆ ئەو دانە هەمیشەیە بە شێوەیەکی ڕاست دەربچێ بۆ شوێنەکەی خۆی. تا باشە دکتۆرە مناڵێک هەیە ددانی شیریەکەی خراپ بووە باشە ئێوە بە چ شێوازێک دەرێنن بۆ نمونە شێوازێکی تایبەتان هەیە بۆ نەدوسرێکی بۆ دابنن شتێک هەیە لەو بابەتە؟ حافظ مەسافەمان هەیە ئەو شوێنە ئەگرین وابێ ئەو شوێنەوە لە شوێنی خۆی بمێنێ ئەو شوێنە بمێنێ جێگەی دانە شیرەکە بگرین کەی وا دەرمان کردووە بۆ دانە هەمیشەیەکی ژیری. پرسیارێکی تر هەیە زۆرجە دایک و باوکان پرسیار لە بە سەبارەت بەواکەن ددانی شیری لە تەمەنی کەیە دەرەچێت بزەوت بۆ هەندێک دایکی ئەڵێ مناڵەکەم تەمەنی 12 مانگە هێشتا دانی دەرنەچوو هەیە تەمەنی بۆ 18 مانگە 15 مانگە هەشە لە 5 مانگی 4 مانگی دانیش ینی هەمیش شیریەکەی دەرچوو ئەمە چۆنان بابەتە؟ بەڵێ وەک باوە وەک وا خۆمان ئەزانین وا باوە لە تەمەنی 6 مانگیەوە بۆ 12 مانگی دانە شیرەکان دەست پێکەن بە دەرچوونە لە 4 مانگیەوە بۆ 2 ساڵ ئەوەش تەبیعی و نۆرمەڵە پێش کەوتن و دواکەوتن ئەوە تەبیعیە کەواتە مناڵێک هەتاکو ساڵێک و 6 مانگش ددانی نەیە ئاساییە هەتاکو 2 ساڵ 2 ساڵ و نیو ئەوە نۆرمەڵە تەبیعی ئاساییە زۆر باش لە تەمەنی 3 ساڵیە ئەبێ هەموو دانە شیرەکان دەرچوو بێ کەوا ژمارەیان دەدانە لەسەرەوە دەدانی خوارەوە لە تەمەنی 3 ساڵی. باشە دکتۆرە پرسیارێکی تر هەیە شوشەی شیر ئەم شوشەی کە مناڵانە هەندێک هەیە بۆ نە بە 2 سعات پێێتی یاری پێکە بەردەوام لە دەمێتی هەندێک مناڵم بینیەوە شەو هەتا بەیانێ شوشە شیرەی پێ ئەم شوشە شیرە کاریگەری هەیە بۆ کلۆربوونی ددانەکان؟ بەڵێ زۆر لەو کلۆربوونی ددان کەوا باوە ئەوەش بەهۆی شوشەی شیرە یان شەرت نییە هەر شیر بێ هەرچی خواردنەوەیە کە شەکری تیاابێ کە لە بوتڵی شیرادایانن و ئەیدەنە مناڵەکانن پێشەوەی بڕە بۆ جێگاکەی و پێش خەوتنی فێ من ئامۆژگاریم بۆ دایک و باوکان هەیە مناڵتان منێرم بۆ خەو بە بوتڵی شیرەوە چونکە کە ئەو دانانە بەرکەوتەی ئەو شیرا بێ چی دروستەکە خصوصەن ئەو دانانەی سەرەوەی پێشەوە زۆر تووشی کلۆربوونە بێ. زۆر باشە بەدەر لەوە شتێکی تر هەیە دیکتۆرە بۆ منە بیشۆن ددانیان یاخو شتێک بەر لە خەوتن پێش خەوتن من حەز ناکەم هیچ مناڵێ شیر بخوا پێش خەوتن من ئامۆژگاریم ئەوەیە دگانتان پاکەوەکەن پێش ئەوەی وا مناڵەکانتان بنێرن
زۆر باشە دکتۆرە پرسیارێک هەیە با بگەڕێنەوە تۆزە سەرەتا گرنگی ڤایتامین دی چییە لە دروستبوونی دانی شیریە زۆر جابیسین ئێستا پزیشکی مناڵان بۆ لە یەک ڕۆژێەوە لە دوو ڕۆژێەوە ڤایتامین دیە نووسن بۆی ددانەکانی زوو بێ و گەشە بکە ئەمە کاریگەری هەیە لەسەری تۆ ئامۆژگارێکی کە ڤیتامین دی وەرگرن ڤیتامین دی من وەکو پسپۆری ددان ئەبێ دکتۆری پسپۆری مناڵان وحدەکانی و بە پێی تەمەنی مناڵەکە دیارریەکە ئەو مناڵە چەندێکی پێویستە ڤیتامین دی زۆر گرنگە بۆ دروستبوونی ددان و بۆ دەرچوونی دگانەکان بە شێوەیەکی ئاسایی ئەوە باشە دکتۆرە مناڵێک هەیە ددانش بڵێن شیریەکانی زۆر بە زەحمەت دێ تووشی ینی ناڕەحەتێکە بۆ منە دەبێت شروع وەرگێت تای لێ دێ ئیسالە بێ هەندێکیان هەندێک مناڵشێ زۆر بە ئاسانی ددانەکەی دەرەچێت ئەمە هۆکاری چییە بۆ منە ئەوە هۆکاری مناڵ بۆ مناڵ فەرقەکە ینی پەیوەندی نییە بە کەمی ڤایتامینەوە زۆرجا کە کەمی ڤایتامینەکە وا ئەکا درەنگتر دەرچێت بە شێوەیەکی زەحمەت باشە دکتۆرە کاتێک کە مناڵێک بۆ نە لە تەمەنی 2 ساڵیە دانی ئەکەوێ یاخود دانیە شکێ ئەمە چی ڕۆدا لە مناڵەکەیە چارەسەرەکەشی چۆنە بۆ منە دانەکانی پێشەوە کاریگەری هەیە لەسەر نەفسێتیت ئەو مناڵە باشە تەسیرەکەتە سەر نەتقی شێوەیە قسەکردنی خواردنی ئێمە بۆ عیلاجی ئەو حاڵەتە علاجی تایبەتی خۆمان هەیە لە کلینیک دوای پشکنین بۆ نمونە بە هەندێک مناڵ هەیە دانیان خوارە بۆ نمونە خوارە بەرزیونزمی هەیە ئەو شتانە لە چ کاتێکە باشترین کاتە بۆ دانانی تەلیددان بۆی ئەو مناڵەت دانەکانی ڕاستەوە بێ وەک گوتمان تەمەن زۆر گرنگە بۆ چارەسەرکردنی مناڵ باشە لە تەمەنی 3 ساڵیەوە کە پێشوو وتمان کە ئەو کە تەمەنەیە کە دگانەکانی شیری بە تایبەتی یعنی شیرەکان دەدگانە لەسەرەوە دانە لە خوارەوە دەرەچێ بە کاملی لە 3 ساڵیەوە من وەک پسپۆرێک یان منداڵ یان تەقویم پسپۆری ڕاستکردنەوەی ددان ئەتوانین بڵێن ئەو کاتە ئەو مناڵە پێویستی لە مستەقبەلە لە ئایندەیە پێویستی بە تەلیدانە بێ یاننا لە تەمەنی 2 ساڵ بۆ 6 ساڵ ئێمە تەکی دەکەینە سەر ئەو خۆ خراپانەی وا منداڵ هەیەی ئەو مناڵانی وا پەنجیانە مژن ئەو مناڵانیان وا زۆر هەیە زبانیان ئەمژن لێویانە گەزن یان لە دەمیانەوە هەناسادن لەو کاتەیە ئێمە ڕێگری لەو خۆ خراپاناکەی لە 9 ساڵەوە بۆ 12 ساڵی بڕیارە دەین ئەبێ بڕیاری عیلاج بدەین بۆ مناڵەکان چونکە ئەو کاتە زۆر کاتێکی گونجاوە بۆ چارەسەرکردن ئێسک لەو کاتەیە زۆر ئیسیجاباکە بۆ عیلاجە باشە دکتۆرە ئێستا دایک و باوکێک سێری ئەماکەن باشە چۆن بتوانن ددانی مناڵەکەیان لە کلۆربوون بپارێزن ڕێنمایی تۆ وەکو پزیشکێکی پسپۆر لە بواری دانی منداڵان چێ بۆ دایک و باوکەکان ڕێنمایی هۆیە کە سەردانی بۆ پزیشکی ددانی مناڵ لە یەکەم ساڵەوە یەکەم ساڵی تەمەنی مناڵ زۆر گرنگە باش ئەمە یەکەم شت کە سەردانی پزیشکن لە یەکەم ساڵەوە باشە ئەو کاتە ئەگەر مناڵەکە هیچ کێشەیەکی نەبوو من ئەتوانم ڕێنمایی بدەم بە دایک و باوکان کە چۆن ڕێگری بکەن لە کلۆربوونە باشە ئەو ڕێنمایانە چین بۆ نمونە ئەو ڕێنمایانە پاکردنەوەی ددا باشە پاکردنەوەی پووک مەحجوونی تایبەت بە مناڵ بە پێی تەمەنەکەیە خواردنی خراپ واز بێنن خواردنە شیرنی شیر بە تایبەتی شیر کە شەکری تێدانن زۆر دایک و باوک پێشخەو بێجگەلە لە شیرەکە کە بۆ یەگرنەوە بۆ مناڵەکە شەکرەکە نەسناو شیرەکەەوە ئەوە بەڕاستی یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە کلۆربوون زۆر باشە بابەتی شوشتنی ددانی مناڵ دکتۆرە چۆن ئامۆژگارێکی ددانیان بشۆنیانی بۆ ناگە لەسەر ئەوە تاقیکەینەوەیان فڵچەکە چۆن بەکاربێنن یاخود بیدەنە دەست مناڵەکە خۆیەوە لە تەمەنێکە فڵچێکمان حەزەکەی فڵچێک بێنین بۆی باشتر بێت زۆر باشە دەست خۆش هاوکارمان ئەو فڵچەی ئامادە کردووە دکتۆرە ئەم دوو دانەیەمان هێناوە دانەیەکە نازانم چێ بەڕاستی بە دکتۆرە خۆی قسە بکە ئێمە وتمان دکتۆرە پێم بڵێ دایک و باوکێک ئێستا سەیری ئێماکەن چۆن ددانی منداڵەکەیان بشۆن مناڵەکەیان تەمەنی 1 ساڵە 2 ساڵە 3 ساڵە بەڵێ فەرم بەڵێ لە تەمەنی وەک بڵێن کە لە تازە لەدایکە بێ یەکەم مانگە 6 مانگی بیدایەت و هەتاکو و 6 ساڵان من پێم وایە لە ژێر چاودێری دایک و باوک بێ باشە باشە لە تەمەنی
6 مانگیەوە لیان ئەو 1 مانگیەوە ئەم نەسیحەتەکەم بەم فرچەیەوە ئەوە بە شێوەیە سیلیکۆنە سیلیکۆنە پەنجەت ئەەکەیتە ناوێ بەڵێ باشە حتاکو ئەگەر هات و دگانەکانش دەرنەچوو بێ دایکەکە توانێ بە پووکەکە پووکەکەی پاکەوە بکە ئەها لە دوای هەر ژەمێکە هەر ژەمێکە زۆر باش کاتێک کە دانەکان دەرچوو دکتۆرە دانش دەرچوو ئەوە دگانەکان وەک گەورە هێواشی. ئەوەی ناوێت دکتۆرە بەرزی و نزمی پێ بکەین پاکێکاتەوە سەر دگانەکانی هەمووی ئاوا پاکەکاتەوە باشە دکتۆرە ئەمە زانیمان مناڵێک لە تەمەنی بۆ نە 3 ساڵیە چۆن بەیانی 3 و 4 ساڵیە بەڵێ ئەنجا ئێمە سەر لەسەر هەوی پاکراوەی ددان ساکەین باشە وەک چۆن بڵێ چێنێ بکەینە سەر فرچەکە ئەها بۆ تەمەنی خواری 3 ساڵ دائیمەن ئامۆژگاریەکەم ئەوەیە بەقەت دەنکە برنجێ وەک چۆن بڵێ مەسحەیەک لەسەر فرچەکەدا بدەن کەواتە تۆ ئەڵێ معجونی ددان بەقەت یەک دەنکە برنج بکەینە سەر برنجێ بکەینە سەر بکەینە سەر باشە هەوی سەر فرچەکە ئەمە لە تەمەنی چەندێک لە تەمەنی ساڵێەوە بۆ 3 ساڵ باشە تاکو 4 ساڵش بێ مشکلە نییە دەست پێکەین دگانەکان بەم شێوەیە پاکەکەینەوە ئۆکەی ئەمە لە تەمەنێکی گەور ینی مناڵە ئەبێ لە ژێر چاودێری دایک و باوک بێ بۆ لە ژێر چاودێری دایک و باوک بێ لەبەرەوەی مناڵ لەو تەمەنەیە خۆی نازانێت چۆن دایانەکەی بشۆ و هەروەها ترسی ئەوەمان هەیە کە معجونەکە قودر معجونەکە فلۆرای دیتایە کێشەمان بۆکە کە بە شێوەیەکی زۆر قوتی بدەن زۆر باشە لە تەمەنی 4 ساڵیە هەتاکو 6 ساڵی ئێمە ئەڵێین بەقەت بەزالەیەک بەزالەیەک لەسەر فرچەکە دابنن و بە هەمان شێوە دگانەکان پاکەوەکە بکەن زۆر باشە دکتۆرە بابەتی دانی شیری لە مناڵاندا ئێوە لە چ کاتێکە بڕیارە دەن ددانەکە هەڵکێشن بەڵێ ئەگەر دایانەکە تەمەنی مناڵەکەەوە گوتمان حکومەکە بۆ بریاری چارەسەرکردن یان هەڵکێشان باشە من وەک پسپۆری دانی مناڵ لەگەڵ ئەوەیان نیم هیچ دگانێک هەڵکێشین هەتاکو پێم بکرێ لە توانەماندا بێ ئامۆژگاری دایک و باوکەکەین هەتاکو ئاگاداری دانە شیرەکان بین کەواتە تۆ وەکو پزیشکێکی پسپۆر ئامۆژگاری دایک و باوکانی هیچ ددانێکی شیری لە مناڵ دەرنهێنن بەڵێ جاروا هەیە دانەکە پێویستی بە دەرکردنە پشکنینی خۆم کرد ئەشیعی دانەکەم گرت زانیم ڕێگەکە زۆر توانێ ئەوەی نەماوەکە عیلاج بکرێ ئەو کاتە بریارە دەم دگانەکە دەربکەم کە دانەکەم دەرکرد ئەبێ شوێنەکە بپارێزم بۆ دانی هەمیشەی باشە بابەتێکت باس کرد دکتۆرە لە سەرەتاوە وتت هەندێک منداڵی خاون پێداویستی تایبەتەیە کە سڕکردنی گشتی بۆکەین ئەو کات لە دانەکە ئیشەکەین ئەمە چۆن نەکرێ و چۆن ئەیکەن بەڵێ مناڵی پێداویستی تایبەت زۆر جار ناتوانین کۆنتترۆلی بکەین لە کلینیکە باشە سەیتەڕەمان نییە لەسەری ئەو مناڵە زۆر ئەجوولێ ئەو مناڵە ناتوانێت دەمی بکاتەوە ئەو مناڵە ترسێکی و دڵەڕاوکەیەکی زۆری هەیە هەر لە هاتنە ژوورەوە بۆ کلینیکەکەمان پێوەی دیارە ئەو مناڵە سەیتەڕەمان نییە لەسەری ئەو کاتە لە ژێر ڕەزامەندی دایک و باوک ئەبێ بە ڕەزامەندی ئەوان بریارە دەین چەند پشکنینێک هەیە بۆ یەکەین بۆ مناڵەکە تەحالیلی خۆمان هەیە ئایا ئەو مناڵە گونجاوە سەرکردنی گشتی بۆ بکەین یان نە هەموو تەحالیلەکانی طەبیعی بوو ئاسایی بوو دکتۆری پسپۆری گشتی وەک چۆن بڵێ ڕێیدا پێمان کە ئەتوانین بە ئەو مناڵە چارەسەری بکەین ئەو کاتە ئەچین بۆ مستەشفا بۆ نەخۆشخانە لە ژێر چاودێری دکتۆری تەخدیر و تیمێکی خاص و ڕاهێنەر ئەو کاتە ئەتوانم ئیشەکەی بۆ بکەم لە ژێر سکری گشتی باشە دکتۆرە پێم بڵێت سەرکێشیەکانی ئێوە چۆنەڵێ مناڵێکی ئۆتیزمایە خۆشە لە ڕووباعیە لێرە ئیشی بۆکەن ینی هەستەکەم جۆرێکە لە سەرکێشی نازانم چۆنێکی دەمە بەڕاستی ینی ئەو ئاڵنگاری دێتە پێش ئێوە چییە بۆ نمونە بەڵێ خۆی گرنگی بەدانی هەموو دانێک زۆر گرنگە زۆر مهمە بۆ هەموو بەشەرێک و پێداویستی تایبەتش ئەبێ زۆر گرنگیان پێ بدەین بەڵێ ئەو کێشانیوە دێل ئەو مناڵانە زۆرە ترسن کۆنتترۆل ناکرێن جوولەیان زۆرە سەیتەڕیان نییە لەسەر جوولەیان بە پێی چەند هۆکارێک هەیە
کە سەیتەران نیە لەسەر ماسوولکەکانیان ڕاستە ئەعسابیان هۆرمۆنیان تەواونین ئێمە ئەبێ بریار بدەین ئایا ئەو کێشانە لۆکەڵی چارەسەرەکرێ یان پێویستمان بە یارمەتی دەرهەیە. باشە دکتۆرە ئێوە بۆ مناڵێکی ئۆتیزم یاخود خاوێن پێداویستی تایبەت چۆن ئیشان بۆکەن ینی ڕێگە چارەسەرەکان چۆنە؟ چەند منداڵێک هەیە نزبەی ئۆتیزمەکەیان کەمە یان داونە ئەتوانن یارمەتیمان بدەن باشە ئەوە ئەتوانین لێرە بەهۆی ئەتوانین غازی پێکەنین یان غاز نایترۆز ئۆکسایدە بەکاربێنین ئەوە ئارامکەرەوەیە ئیشەکەیان بۆکەین. ئەو غازە چۆنە دکتۆرە پێم بڵێ پێم وایە ئەو جیازەی لە تەنیشتی خۆتە ئەها ئەوە چۆن بەکار بۆ نار غازێکی ئاساییە بەکاری دێنن بۆی یان چۆن؟ ئەوە وەک چۆن بڵین پێ هاتووە لە ئۆکسسیجین و نایترۆس. باشە ئۆکسسیجینە دەین بە مناڵەکە لە ڕێی ماسکێکەوە لەسەر لوت دادرێ ئەبێ ئەو نەخۆشە لە خواری 4 ساڵەوە نەبێ ئەبێ نەخۆشەکە مەشاکلی هەناسەی نەبێ لوتی هیچ کێشێکی تیان کاریگەری ئەو غازە چییە لەسەر منەواکە کە بە سڕکردنی ئارامکاتەوە بەڵێ زۆر باشە بۆ کاری غازەکەش نامێنێ هەرکە ماسکەکەمان لادا. باش دکتۆرە باسی ڕێوشێنەکان بکە بۆ نمونە ئەو مناڵت دەمێت چۆن دەمێکاتەوە بۆ نمونە یاخود چۆن تێگا پێی بڵی دەمت بکەوە ئەوها بکە کە ئەو حاڵەتانەمان بۆ دێ کە زۆر سڤیرن یان زۆر مەشاکلیان زۆرە و ناتوانین سەیتەر بکەینە سەریان ئەو کاتەبێ ئەو مناڵانە بخەوێنین بە تەقدیر عام. ینی بە سڕکردنی گشتی کە باسمان کرد بەس لەو حاڵەتەیە ئەو سڕکردنە بەکاردێن یاخود حاڵەتی تریشەیە ئەو حاڵەتانە و مناڵانی وە کێشەی تەندروستیان هەیە وەک بڵین کێشەی هەناسە و مەشاکلی دڵیان هەیە ئەوانی وە سەرعیان هەیە کە ناتوانین کۆنتترۆلیان بکەین ئەو نەخۆشیان ئەو مناڵانی وە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەو مناڵانی بۆڵێن کە نەخۆشی درێژخایان بەهۆی ئەوەی وە کە زۆر هاتوچۆی دکتۆرەکەن یان ئەستە نەخۆشخانەکانەوە ئەو کاتە ترسێکیان هەیە و دڵڕاوکەیەکیان هەیە لە هەموو دکتۆرێک. باشە دکتۆرە پێم لە ددانی منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت وەکو مناڵێکی ئاساییە بۆ کاتی هاتنی و بۆ کاتی کەوتنی و بۆ ینی خراپ کلۆر ینی کلۆر بوون زووتر کلۆرە بن زۆر جار نە ئاساییە کلۆربوونیان زۆرترە زۆر چونکە دایک و باوک سەیتەڕیان نییە یان لە بیریانە چێ یان سەتەرە ناکەن لەسەر پاک و تەمیز پاکی ڕاگررتنی دگانەکانیان و زۆر جار بە بۆنەی ئەوەی وا مناڵەکان کێشەی هەناسەیان هەیە کێشەی عسابیان هەیە و زگماکییان هەیە دگانەکان پێش و پاشەکەوێ. بەڕاستی دایک و باوکێکش نازانم تا ڕادێکی زۆر دکتۆراسەکەم حەقی خۆیەتی ینی فەقیرە بەوەیە بگە کە حاڵەتەکەی وایە بە ددانیا بگە چکە مەشاکلی تەندروستی و کێشەی تەندروستیان تریان هەبێ زۆریان هەبێ بە گرنگی زۆر نادەن بە کێشەکانی ددان. دکتۆرە کۆمەڵێک مناڵ هەیە ئێستا دڵیان کوونە حاڵەتی دڵکوونیانەیە ئەوان بێنە ئێرە حاڵەتێکی ئاساییە یاخود هەر وەک نەخۆشێک مامەڵیان لەگەڵاکەن ئەبێ من وەک چۆن بڵێم ریکۆمەندیشن وەرگرم لە پسپۆری دڵ کە ئایا ئەتوانم ئیشەکەی بۆ بکەم لێرە یان نا پێش کات ئەبێ مناڵەکە ببینم حاڵەتەکەی بزانم چییە ئەنتیبایۆتیکی پێویستە دەرمانی پێویستە بە پێی حاڵەتەکەی ئەو کاتە بڕیارەدەم کام عیلاج بۆی گونجاوە. پرسیارێکی ترەیە دکتۆرە بۆ منداڵێکی ئاسایی بۆ نەتەمەنی 7 ساڵە 8 ساڵە ددانیان کلۆرە بێ ئەوانش بەو شێوە بۆ شێوەی لە گەورەیە باوە خۆی کلۆربوون لە ددانی مناڵە زیاترە لە گەورە ددانی هەمیشەیی مناڵ بەڵێ باشە ددانی هەمیشەی یان شیری ئێستا شیریەکە بۆنە هەخۆی شیری هەتا تەمەنی چەندێکە بۆ نمونە بزەڵ بڵین تا تەمەنی 6 بۆ 7 هەر ددانێت تەمەنی خۆی هەیە دانەکانی پێشەوە دەست پێکەن لە کەوتن لە تەمەنی 6 ساڵەوە بۆ 8 ساڵ دانەکانی پشتەوە تاکو 12 ساڵی هەتا بۆ 12 باشە لە 13 ساڵیە بۆ نمونە ددانێکی هەمیشەیی دێوە نیە ددانی هەمیشەیی هەیە لە 6 ساڵی یەکەم دانی هەمیشەییمان دەرەچێت. باشە ئەو ددانەکە کلۆرە بێ هەر وەکو گەورە بۆی پڕاکەنەوە بەڵێ ینی هیچ جیاوازیەکی نییە بڵێن بەس ئەگەر گەشتبێتە دەمار ئەو کاتە بە پێی ڕەگەکە مامەڵەی لەگەڵ دانەکاکەی ئایا ئەو دانە ئەو ڕەگە بە تەواوی دروست بووە یان جارێمایەتی دروست بێ. باشە دکتۆرە مناڵێکی ئاسایی بۆ منە هەندێک مناڵی ئاسایی هەیە بەڕاستی ئەوان ڕناوەستن بۆی ددانیان چوزانم کلۆر بێت دەریکە یان شتێک
ئەوە لە چ کاتێکە ئەوەش ئەکرێتە بابەتی سەرکردنی گشتیەوە یاخود چی لێکەن ئەو حاڵەتەیە؟ بەڵێ ئێمە پێشەوەی ڕووکەین لە بەنجی گشتی یا سەرکردنی گشتی من هەچەند پێمەکرێ لە کلێنک لە لۆکەڵی ئیش بکەم باشە جاروا هەیە مناڵەکە بە پێی تەمەنی بە هیچ زۆرێک سەیتەرە ناکەینە سەری لە چ کاتێکا بڕیارە دەین بیکەینە تەقدیر عام یان بە بەنجی عام ئیش بکەین تەمەن حکومەکە ئەگەر هاتوو مناڵێک لە مجموعەیەک کۆمەڵی دانی هەبوو کلۆر بوون پێویستیان بە چارەسەر بوو فەو کاتە من ئەتوانم بە یەک جلسە هەموو دگانەکانی بۆ چارەسەر بکەم بە بەنجی عام هاتوو ئەگەر هەتاکو 4 دانم هەبوو بۆ 4 جلسە تەمەنی مناڵەکە 4 ساڵ بەسەرەوە بوو ئەوە ئەتوانم بڵێم لە عیادە لە کلینیک بە غازی نایترۆز ئۆکساید ئیشی بۆ بکەم ئەو کاتە ترسی بەنجی عاممان نابێ دەستخۆش زۆر باشە دکتۆرە پێم بڵێ چۆن لە ڕۆژنمایی تۆ ئامۆژگاری تۆ چییە بۆ دایک و باوکەکان بۆی ددانی منداڵەکانیان بپارێزن بەڵێ پرسیارێکی جوانە من دائیمەن کە ئەو دایک و باوکانە کە مناڵەکانە ئەهێنن بۆ کلینیک بۆ لامان دائیمەن پیانەڵێم ئاگاداری دانی مناڵەکانتان بن شوشتن ڕۆژی 2 جار زۆر زەڕورە هەتاکو ئەتوانن شیرەمەنی خواردنی شیرنی کەمکەنەوە نەستەلەیە جبسە بپسیە ئەو خواردنانی وا زەرەرە گەێنێ بە دانی شیریەکان یا بە ددان بە جۆرێکی گشتی کەمیکەنەوە بابەتی ئەمەی کە مناڵ زۆر بە دانیشتی ڕق ئەشکێنێ و ئەو بابەتانە ئەوانش کاریگەری بابەتی پەنجەمژینش پێم وایە کاریگەری لەسەر بەڵێ زۆر باشە دکتۆرە ژان سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنماییەکانت گەشتێکی ترت ماوە بەڵێ بابەتێکە بوو زۆر ویست باسی بکەین زۆر جار لە کاتی مەکتەبە یان لە هاوینە کە مناڵ ئەچن بۆ مەزبەح و بۆ مەلەوانگا مناڵ دێ دگانەکەی ئەکەوێ لە شوێنی خۆیەوە دەرەچێ یان دگانەکە مناڵەکە لەسەر دەما ئەکەوێ دگانەکاشکێ زۆر گرنگە دایک و باوک ئەو پارچە دگانی وا کەوتووە هەڵی گرنەوە بیهێنن بۆ لامان بە زووترین کات ئەتوانین دگانەکە چارەسەرکەین ئەگەر هاتوو دگانەکە لە شوێنی خۆیەوە دەرچوو بوو دگانەکە هەڵگرن وەک چۆن بڵێ لە شوێنی ڕێگەکەەوە هەڵی نەگرن دگانەکە نەشۆن بە هیچ شێوەیەک بڵێن پیز و یا کەوت هەڵی نەگرن بە دەستیانەوە بیکەنە ناو بەرداخێکی پاکەوە شیری تیابێ ئەگەر شیرەکەش بەردەست نەبوو لیکی مناڵەکە وەک چۆن بڵێ مادەیەکی حافڵە بۆ ئەو دانە هەتاکو ئەگەنە لای دکتۆر دەستخۆش ئەوە ڕێنمایەکی زۆر باش بەڕاستی دەستەکان خۆش بە دکتۆرە ژان سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنمای ئامۆژگارەکان بەڵێ عزیزان سپاس بۆ ئێوەش کە تاکوێسە لەگەڵمان بوون بەرنامەیەم جارێ سارەش کۆتایی هات تا بەرنامەیەکی تر هەر شاد